سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویستی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد. ئازیزان، جارێکی تر دەبینە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری. بینەرانی عزیز، 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە. ڕۆژی ڕێزگرتن لە هەموو فیداکاری و گیانبازیەکانی هێزێکی چالاک و قارەمان کە لە ڕێکخراوێکی سۆسیالیستی کۆمەڵەدا بەگەشەپێدان و ڕێبەری شۆڕشی خەڵکی کوردستان و ئێران مێژوویان خوڵقان. ئەم ڕۆژە بە بۆنەی گیانبەخکردنی هاوڕێسایەتی معینی ناسراو بە کاکخانە ئەوەڵین پێشمەرگەی گیانبەخکردووی کۆمەڵە دیاری کراوە. ئێمە بۆ ناساندن و باسکردن لەسەر پێشمەرگەی کۆمەڵە بەشداری دوو میێوانمان کردووە لە بەرنامەکەماندا بەڕێزان هاوڕێ مەحمودی ئەندامی کومیتەی دەرەوەی وڵات و هەروەها هاوڕێ ئەدیبی وەتەندوز ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە. ئازیزان، ئەم بەرنمەیەمان بە دوو بەش پێک دێت. بەشی یەکەممان چەند پرسیارێکە لە هاوڕێ مەحمودی و دواتر دوای ناوبڕێک هاوڕێ ئەدیبی وەتەندوز بەشدارەکەی لە بەرنامەکەمان. فەرموون ئێوەش تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ ڕۆیام، کاتت باش، زۆر بەخێربی بۆ بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی ئێمە. زۆر سپاس. سڵام هەیە لە حکومەتەوەتانی ڕفێقەکان کە زەحمەتیان کێشاومتان داوەت کردە بم بەرنامە. زۆر سپاس هاوڕێ ڕۆیا، سپاس دەکەم کە بەشدار بوون. با پرسیاری یەکەمم لە جنابتان بکەم. هاوڕێ ڕۆیا، ئێوە پێشمەرگەی کۆمەڵە چۆن پێناسە دەکەن؟ ئەگەر کەسێ وەکو خۆتان گەرەکتان بێ پێشمەرگەی کۆمەڵە پێناسە بکەن؟ بەڵێ بەلەوە کەشڕ بە جوایی سوالەکەتان بمەوە پێم خۆشە لەم جێگە و سڵام گەێنم خدمەت تواوی ڕفێقەکانم لە ناوە و هەروە لە ڕفێقەکانم لە دەرەوەی وڵاتە. تەبریکێژمەم ڕۆژی کۆمەڵە بە هەمووی ئێوە عەزیزان و هەروەها بە خانەوادەی گیانبەخشانی کۆمەڵە، ئەو پێشمەرگە عەزیزانە کە لە ڕێگەی ئازادی و سوسیالیسمە گیانیان لەدەستدا وەیسە بەداخەوە بەلامانۆنی. هەروە زۆر زۆر سپاسیان نەکەم کە ئێمەیان داوەت کردە بە ماڵی خۆیان. ئارزوی سەربەرزی و سەرکەوتنیا بۆکەم و ئومیدوارم کە بتوانم بە گۆشێکی بوچکی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ئشارەکەم. من ئەگەر وەک ڕۆیا وەک کەسێکە پێشمەرگەی کۆمەڵە بووگەوە پێشمەرگەی کۆمەڵی لە نزیک و ناسیەوە گە بیژم بە ڕەفتار و ئەخلاقی دروستی پێشمەرگەی کۆمەڵە، بە سیاسەتەکانی دروستی کۆمەڵە لە دووەخت خۆی و لە جایگای خۆیان، بە ڕەفێرگەلێک دڵسۆزانە فەداکارانە زەحمەتیان کێشا بۆ ئازادی و سوسیالیست، ڕەفێرگەلێک کە بە هەرحاڵ هەم هەن واوانژەوە لە دەستیاندا ژنانیان هاوردە سەفی پێشمەرگایەتی، مەسئولیەتی ئەویانەگرە ئۆهدا کە بە هەرحاڵ لە بەرابەری جمهوری ئیسلامیە و مبارزەکەن، لە بەرابەری جەهل و نادانی و مەسئلەی مەسەب و مبارزەکەن و بێستنەوە کە بتوانن ڕێگە خۆشکەر بن بۆ ئێمەگەل لە ئایندا و بتوانین ئێمە ژیانێکی باشتر بارمەغان بێرین بۆ نەسڵی ئایندەمان. من پێشمەرگەی کۆمەڵە بە سادەقتر بە پاکی بە دروستکاریەکانی ناویەوە و ئەو ڕۆژیژە تەبریکێژم بە هەموو. زۆر سپاس هاوڕێ ڕۆیا. ئەگەر باستان کرد لە خۆشەویستی پێشمەرگەی کۆمەڵە، پێشمەرگەی کۆمەڵە چۆن بوو لە ماوەیەکی کووردا ئاوا جێگەی خۆی لە ناو دڵی خەڵکی کوردستان و بە تایبەت ژنان و پیاوانی زەحمەتکێش لە شار و دێهاتەکان کردەوە؟ بەڕای ئێوە هەر ئەوانە بوو کە ئێوە باستان کردیان لەوە زیاتر بوو کاوەی کە ئاوا پێشمەرگەی کۆمەڵە و کۆمەڵە جایگایەکی هەیە لە کوردستاندا؟ لە ئەوەڵی ئینقلاب من کچێکی 14 ساڵە 5 ساڵە بووم وەختێ پێشمەرگەی کۆمەڵە بە هەرحاڵ وەختە بوونوانە کەسانگەلێک خۆشناو بنیامگەلێکی سادە، بنیامگەلێکی سیاسی، بنیامگەلێکە توانایی ئەوەیان نەبوو کە دامەرزەراوی کۆمەڵە بوون، بە هەرحاڵ خۆشناو بوون لە ناو مەردمە، کاری سیاسیان نەزانی، کاری سیاسیان نەکرد، بە هەرحاڵ لە زیندانەکان نبوون لە زەمانی شاه. وەختی هاتوونە دەرەوە مەسئلەی ئازادی و مەسئلەی بەرابەری و مەسئلەی بە هەرحاڵ خودمختاری بۆ کوردستان و ئەو دۆران ئینقلابە ئەو مەسایل بوو. ئەوانە کەسانگەلێک بوون کە جێگەی خۆیان یان کردووە لە جامعەی کوردەواریە. منێک کە
لە شاری سنەوە لە دایک بوو مۆمانە بە پای ئەوە کە ڕەفیقگەل هاوساکانمان بەرحاڵ پێشمەرگەی کۆمەڵە بوون و لە ڕابطەی سیاسەتە لە تەک جەماعەتێکە ئەیانیان ناسی بەرحاڵ هەم کوڕ هەم کەنی ئەم ژنمان بوو تعدادی ژن کەم بوو بەڵام تعدادی پیاوەکانمان زۆرتر بوون کەسانگەلێ بوون کە لەو جامعە بەرحاڵ مردمی اعتمادی پیان بوو جێگەی اعتماد و مردمە بوون کەسانگەلێکی خۆشنا و خۆش هین بوون خۆشبەختار بوون بەرحاڵ ئەوانە وەختی جێگەی خۆیانی کرد جێگەی اعتمادیان چوونە ناو مردم چوونە دڵی مردم مەسایەگەل سیاسیان مەترەحە کرد لە مەدارسە یا لە مسکتەکانە ئاهاتن سخۆنڕانیانە کرد بۆ مردم لە ڕابطەی مەسائل شۆرایی و ئەم چگەلە کە تازە ئەوڵ انقلاب بووە شا ئەچوو مردمیان سازماندهیەکە بەوە سیاسەتەکانیان لەو دەورانە وەختی ئەیاندی سیاسەتێکی باشە مەسئلەیەکی شخصی نییە مەسئلەیەک نییە کە بۆ خۆت بەرزەوکردن یا بۆ چوزان مەدرەککردن بێ باڵکێک هەمشان بەشانی مردمی زەحمەت کەش و کرێکار زەحمەتە کێشن و کارەکەن و فەداکاریەکەن و ئەم سیاسەتی ئازادی و چودانم سیاست یۆختەوە کە تۆ حەقی خۆتە کە بەرحاڵ لە دەستڕەنجەکە دروست استفادەکەی حەقی خۆتە کرێکارێک کە کرێکاری مەسەڵەن حەقی حەق و حقوق دروست بێ توی کە ژنی هەرەوە حەقتە هەزوا براکەت هەسی یا چودانم شوەکەت هەسی حەقی بەرابەری ژن و پیاویان مەترەح کرد چگەلێ بوو کە واقعاً مردم تینگی بوو و ئەیزانی کە زەڵم و زۆر هەست نابەرابەری هەست ئەمانە بوو و ئەوانی چونکە جێگەی اعتماد بوون جێگەی بوون کە کەسانگەلێ بوون کە خۆشناو بوون و ئەیان زانی و سیاسەتیان خوێند و بەڕاڵەتە کاری سیاسەتیان کردووەمانە زوو جێکەفت زوو و مردمێ فرێژ بەڕاستی زوو بوو معلق بۆ پیان من خۆم ئەوانە دەوران مناڵ بووم بەڵام جەماعەتێکی کەنیش ژن و کەنجگەل گەورە کە بوون وەختە لە مەحەلەکەمانە بوونە پێشمەرگەی کۆمەڵە بەهەرحاڵ بوونە هەواداری کۆمەڵە لە تەکە جەماعەتی کۆمەڵە مثلا من فرێک لە ئەوان لە جۆراوە چەند خانەوادەیەک کە کوڕەکانیان و کەنچەکانیان پێشمەرگەی کۆمەڵە بوون من لەو تەرێقە و ئاشنا بوو مەسەڵە بە شخصی خۆم ئەودی لە مەحفەلەکانە یا لە جەلسەکانە یا لە ئەکسیۆنەکانە داێنەنیا جەماعەتی کۆمەڵە ژن و پیاک لە مەسەڵەن لە ئەستانداریان جەمەوە بوو بەبوونی چۆ بەبوونی ئەو خۆشڕەفتاری و ئەو خۆشباوەڕی و ئەو سداقەت و ئەو ڕەفتارە باشی سادقانە کە ئەو جەماعەتە بوویان یادیان بەخێر بەهەرحاڵ کاستێق کەمانگەر یەکێ لەوانە بوو کە زۆر خۆشناو بوو زۆر معروف بوو لە کورسانە مەسەڵەن کاساعد بوو ئەو سەردەمەکەم کەسانگەلێک کە ئەیان ناسم و ناویان ژنە کاشعل زەکەریایی بوو دوایەوە جەماعەتێکی زۆر بوو کایە دێبیگلەری بوو جەماعەتێک بوون کە ئەو سەردەمە لە کوردستانەوە لە شاری سنا معروف بوون ژنەکان لە فکر مەسئلەی مەسەڵەن دادمریەم بوو چوزان ئاباجی بوو کە هەمیشە ناویان نەبراون دایک چەندانە پێشمەرگە مەسەڵەن خۆشی هەواداری کۆمەڵەست و پێشمەرگەسۆمانە وەڤیەکەی کوڕەکانی ومانە کەسانگەلێ بوون کە ئێمە ئەیانمان ناسی لە منتەقەکە بوون هاو مەحەلە بوون ئەیانمان ناسی ئەوانە بوون کە ئەدی ئەو ئینسانگەلە بنیانگەلێکم باوەڕۆ بیان بوو کە ئەوانە ڕەهبەری و تەشکیلاتاکەن یا هەواداری و تەشکیلات کارەکەن لەوە یا معالمگەلێکە بوون هاتن لە مەناتقا دانیشتن مەسەڵانەوە بێسەواد بوونوانە کلاس سەواد ئاموزیان بۆیاندانە ئەوە بوو کە بەڕاستی جەماعەتی فرە ڕوویاوت بە پێشمەرگەی کۆمەڵە دوای ئەوژە کە وەختی عەلەنیە بووینەوە بووینە من کەسن جۆبان واتمە پێشمەرگەیەکتی هەرەوە مهم بوو کە ڕەفتار و ئەخلاقی دروست سەداقەت بەهەرحاڵ سادق بی تەک مردمە پای بە پای زەحمەتکێشان کار بکەی زەحمەت کێشی تەکیانە ڕاست بی تەبلیغ و تەرویجی دروست و هەساوی کە مەسئلەی ئازادی ژنان لە ڕاستێ مەسئلەی چودانم ئەوە کە ژنا و ژن نەکرگێ غەڵەتە دوایەوە خوێن بە خوێن نەوێت سیاسەتی تەشکیلات ئەوە بوو کە لە مەناتقا تەبلیغ و تەرویجکە مردم ئاگاهیکە تو وەختی ئەبزانی قسەی دڵتەکە قسەی وەختە ئەوەکەکە قسەکە ئەوەسەوە قسەی تووە ڕاحەت و توانی قبولی کەیت و بڕیتە تەک ئەو سازمانە هاوکاری کەیت و بیتە ناویە پێشمەرگەی کۆمەڵە ناوێکی واقعاً لە بانک
تازە بوو جوان بوو کەم بوو وەلێ زوو خۆی لە جامعەی کوردستانە ناسرا و ناسیا و پەیوەندێکی ئەمێقی بەس تەکمەردمی کوردستانە و هەروەها لە مەناتقەکان تریژۆ ئاهاتن بۆ لامان ڕەفاگەلێکمان بوو کە لە شارەکان و لە مەناتقگەلتەوە ئاهاتن خۆیانیان پێشمەرگەکانی کۆمەڵا بوون تەکمانە هاوکاریان نەکرد. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ڕۆیە باسیەوەتان کرد کە ژنان ڕوویان کرد لە پێشمەرگایەتی کۆمەڵە چۆن بوو کە ژنان ڕوویان کرد لە پێشمەرگایەتی و دوای ئەوەی کە بوون بە پێشمەرگە بوون پێشمەرگەی کۆمەڵە دەور و نەخشیان چی بوو پێتان وایە ئەو بربەستێک بوو لەو ڕێگەیە کە ژنان بوون بە پێشمەرگە بربەسەکەەوە بوو کە زۆڵم زۆرێکی فرە بوو نەعەداڵەتەنە لە ڕاپێژناکانە زۆر بوو مەخصوسەن لە دێهاتەکانە هەروەوتم لە دۆرانێکا وەختم ناتم بۆ پێشمە جەماعەتێکی ژن زۆرمان بوو بەرحاڵ لەی نابوو لە ئەکسەری ئۆرگانەکانە ژنەکان کاریانەکە کاری فەنی یا رادیۆ یا نەشریات و ئەو کارگەلیانە کرد ڕەفێق زۆریشمان بوو لە کچەکان کە لە پێشمەرگە بوون لە گوردانە بوون لە ناوچە بوون ئەوان کارەکان وەزیفەکانیان مەسەڵەوە بوو کە لە تەک ڕەفێقەکانی جەماعەتی کە ئەچوون بۆ تەبلیغ و تەرویج بن یا لە ڕابطەی ئەوە کە کلاسی ئاموزیان کلاسی سەواد ئاموزیان دانیا بۆ مردم یا لە ڕابطەیەوە بوو کە بەرحاڵ تەک دەسە پێشمەرگەکانە ئەچوون بۆ جۆلەی سیاسی ئەم پێش جۆلەی سیاسی کە بەشێکی لەوە بوو تەبلیغ و تەرویجی و مەسائلی ئاگاکەرایی مەسئلەی ژنان بوو لە دێهاتەکان و لە حتا لە شارەکانی ژە مەسئلەی ژن و پیاک بەو جۆرە بوو کە بەرحاڵە زەڵمێکی زۆر لە ژنە نابەرابەرێکی زۆر بوو بەرحاڵ ژنەکان وەختەیە ئەیان ژنەکە کۆمەڵە یەکی لەو حزبگە لەسەر کە بە هەرحاڵ دریاکەی بازە بۆیان و هەروەها پشتیوانیان لێکە خب معلوم بوو منێکە پشتیوانیم لێکردێ لە بەرابەر زەڵمستەم و دفاعم لێکردی خب معلومە جێگەی باوەڕە ئەو حزبە بووم بۆ تێمە ناو سەفەکەی و زەحمەتی وگیانی ژوام کە سۆزی دەست و ئایندەیژم لە بەرحاڵ ئەو ئازادی و ئەوەینەوە خەو و خەیاڵی منە بە هین بە نەتیجە بگەیت بەو دەلیلە بوو کە فرێک لە ژنەکانە هاتن من خۆم دەورانێک کە پێشمەرگەبوو لە هەر جەولێک کە ئەچوینە بۆ کوردە بۆ ناوچە وەختی ئاهاتینەوە حتمما ئەگەر ناژم 100 نەفەر ولا حداقل 20 نەفەر وەختە فەقەت پێشمەرگەی ژنمانتە قۆمانە ئاهاوردە و کە هاتنە ناو کۆمەڵە سەفەکانی کۆمەڵە و ئەوە پێشمەرگەی کۆمەڵە و فرێکی ژیان بەداخەوە یانیان لە فرێکی ژیانەی سێژە ماگن هەر فعالی تەشکیلات ناو سەفەکانی تەشکیلاتەوە زەحمەتێک کێشن لەو ڕێگە بەڵێ کچەکان دریایەکیان بۆ باس بوو کە توانیان نەخشێکی گەورەیان بێ لە جامعەی کوردستانە نیشانی بن کە ئێمەش ئەتوانین ئەگەر جێگە و ئیمکانەوەمانە بێت ئێمەش ئەتوانین کە وەک ڕەفیقە کوڕەکانمان هەم لە ڕابطەی نظامیە هەم لە ڕابطەی سیاسیە جێگەمان بێت وەک کۆمەڵە ئەو جێگەیە باس کرد بۆ ئەو ڕەفیقانە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ڕۆیە ئەرکی سەرشانی ئەمڕۆکەی ژنان و پیاوانی پێشمەرگەی کۆمەڵە ئەوانێک کە ئێستا لە ڕێزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵایەن چیەوە چۆن دەبێت لە خەباتی خەڵکی کوردستان پشتگیری بکەن وەزیفەی ئێمە پێشمەرگەکان و کە هەین و مەخصوسەن ئێوە کە لە ناو هەنووەمانە وەزیفەم پشتمان ئەوەسە کە بەرحاڵ هەر لە تەبلیغ و تەرویجابی لە ئاگاهی سیاسی بوونی مردمی کوردستانە و هەر مەناتقەیەکی تر و پشتیوانی ئەو ئێعترازات و ئەو هاتنە دەرەوەی مردمە لە باقییابانەکانە و حەق تەڵەبی خۆیان لە لە جمهوری ئیسلامی دفاعیان لێکەن پشتیوانیان کەین وەسایکەین کە نێڵین ئیجازە ناین جەماعەتی کە تێتە ناو ئەو سەفیانە بە ڕێگەی غەڵەتا بیان کێشێ هەر شعارەکانی خۆمان شعارەکانی ئازادی بەرابەری حکومەتی کاریگەری دفاع لە حەق و حقوقی ئینسانەکان بەرابەر بن بەرحاڵ ئەوانەیە کە نە ئیجازە بین بە سەڵتەنەت هەڵەبەکان و شێخنشینەکان کە بێ ڕێگا بیاون ئەو مەیانە نین ئێمە وەزیفەمان فقط تەبلیغ و تەرویج و پشتیوانیەوە و هەمزەمان ڕەفیق پێشمەرگەکانمان فرەتر لەوە کە ئامادە بن لە هەر وەختێکا کە جنبشی مبارزی کوردستان احتیاجی پێمان بوو بە ئامادەگی و لە پشتیوانی و دفاعی ئەو مبارزە ڕوو بە حرەکەت کە
بەڵێ زۆر سپاس هاوڕێ ڕۆیا پرسیارەکان زۆرە بەڵام کاتمان کەمە چون دواتر میوانێکی ترمان هەیە هاوڕێ ئەدیبی وەتەندووس بۆیە ئەگەر قسەیەک هەیە وەکو قسەی کۆتایی ئێوە توان لێرە و باسیکەن بۆمان فەرمونون. جارێکی تر زۆر زۆر سپاس لە ئێوە کە منتان داوەت کرد تەشەکرەکەم لێتان یەک جارتر لە تای دڵمەوە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بە تواوی ڕەفیقەکانم لە هەر کوێنێکی ئەممەتە دنیا هەن تەبریکەیژم و زۆر زۆر تەبریکەیژم بۆ دایک و باوکانە عەزیزە کە عەزیز و جگەرگۆشەکانیان لە دەستدا و بازم ئیسەش هاوکار و هاو پەیمانی ئێمەن لە سەرفی پێشمەرگەی کۆمەڵە ئومیدواریم ئێمە بتوانین ڕێگەی ئەو ڕەفیقانمانە بە باشی وێنە بەرەوە. ئارزوی سەرکەوتون تەندروستیم هەست بۆ ئێوە و ئومیدوارم کە جنبشی سەراسەری ئێران بە پیرۆزی بگەیت. مەمنونم لە دەرخاستی ئێوەش. زۆر سپاس جارێکی تر زۆر سپاس بۆ هاوڕێ ڕۆیان مەحموودی کە بەشدار بوو لە بەرنامەی ئەمڕۆی ئاسۆی بەرابەری. بەڵێ ئازیزان و خۆشەویستانی بینەری بەرنامەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە دوای ناوبڕێکی کورد دەچینە لای میوانی بەرنامەکەمان هاوڕێ ئەدیبی وەتەندووس فەرموون لەگەڵمان بن. هاوڕێم کاتت باش و زۆر سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتە و سپاس دەکەم کە ئامادە بووی و پیرۆزبایی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە ئێوە دەکەم. سپاس بۆ ئێوە و لە تەک ڕێز و سڵاوە بۆ ئێوە و سپاس بۆ ماندووبوونتان بەم بەرنامە و زەبت و تاهیە ئەم بەرنامەوە منیش بەش بە حاڵی خۆم پیرۆزبایی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەکەم لە گشت لە ئێوە لە گشت پێشمەرەکان کۆمەڵە و گشت ئەو تێکۆشەرانە کە لە ماوەی 43 ساڵی رابردووە لە ڕێزەکانی ئەم هێزی پێشمەرگەی کۆمەڵە خەباتیان کردووە و بە ڕێبازی کۆمەڵە شانازیان کردووە و شانازی ئەکەن و لە هەر کوێکە هەن من پیرۆزباییان لێ ئەەکەم. هەروەها ئیجازەم بدای لە سەرەتای قسەکانمەوە بە بۆنەی یادێ بکەین لە گیانبەختکردوانی ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵە و ڕێزیان لێ بگرین و سەری ڕێز و نەوازشدا بنەوێنم بۆ گشت خانەوادە سەربەرزەکانیان خانەوادە خۆراگر و سەربەرزەکانیان. بە بۆنەی سیویەکی جۆزەردانەوە کە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە جێ خۆیەتی ڕێز بگرین لە یادی عزیزی یەکەمین پێشمەرگە و یەکەمین گیانبەختکردووی کۆمەڵە هاوڕێ سەعید موعینی ناسراو بە خانە تێکۆشەر و سیمای ناسراوێک کە ژیان و خەباتی هەتایە سەرمەشق و نمونەیە بۆ پێشمەرگەی کۆمەڵە. هەروەها یادی عزیزی هاوڕێ فەرهاد شعبانی ڕێز لێ بگرم کە پارەکە لەم ڕۆژە کە ئێستا لەگەر خزمەتەوە هەموو قسەکەین بە یەکەوە بۆ هەمیشە بەجێ هێشتی. فەرموو من لە خزمەتتان. زۆر سپاس دەکەم هاوڕێ ئەدیب دەستت خۆش بێ. منیش بەنەوبەی خۆم پیرۆزبایی سیویەکی جۆزەردان پیرۆزبایی یەکەم لە هەموو هاوڕێیانی پێشمەرگە و هەروەها بنەماڵەی هاوڕێیانی گیانبەختکردومان یادیان هەمیشە لە دڵمانە و درێژەدەری ڕێگایانی. هاوڕێ ئەدیب بیرۆکە و گرنگی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە چیدایە بەڕایەوە؟ لە ڕاستیە پێشمەرگە و پێشمەرگایەتی ئەگەڕێتەوە بۆ بەرخۆدان و مقاومەتێکی ڕەوا و عادلانە بەرامبەر بە ستەمی نەتەوایەتی کە بەسەر خەڵکی کووردا داسەپاوە. ئەمە ئەگەر وەکو دەستپێکی قسەکان باسی بکەین. بەڵام لێرە پێویستە بە شتێک ئیشارە بکەین. وەختی باسی پێشمەرگەی کۆمەڵەکەین دوو کەلیمە بیستین، دوو وشە بیستین، یەکێ پێشمەرگە و پێشمەرگایەتی و یەکێکیش کۆمەڵە.
ئەمە هەر کامی مانای خۆی هەیە و من لێرە تێکۆشم ئشارەیەک بە هەردوو کەمەر ئێوە ئەزانن باسی ئیسلەمی نەتەوایەتیم کرد ئێستا ئەمە لە ڕاستیە پێشمەرگایەتی یەکێ لە ئەشکالی خەباتی ڕەوا و عادڵانەی خەڵکی کورد بووە بەرامبەر بە ستەمی نەتەوایەتی ستەمێکی سیاسی و مزاعەف دوولانە کە لە ئەو وڵاتە کە ئێمە ئەژین تیاوە وڵاتانی دراوسێمان کە خەڵکی کوردی تیاژی بە سەریانەدا سەپاوە ئەوە خۆی مێژینەیەکی کۆنتر و سنەتی خۆی هەیە بەڵام وەختی باسی پێشمەرگەی کۆمەڵەکەین وشەی دووەم ینی کۆمەڵەبوونەکە کۆمەڵەبوونی پێشمەرگایەتی کۆمەڵەی بوونی پێشمەرگایەتی مانایەکی تایبەتی و جیاواز بەخشێ بە خودی پێشمەرگایەتی لە ڕاستیە ئەتوانم بڵێم لە کوردستانی ئێران کۆمەڵە وەکو لایەنێکی سۆسیالیست کە بەردەوام ئاڵا هەڵگری خەبات لە پێناوی داواکاری ئابووری ژیانی باشتر و دموکراتیکی کرێکاران و چینە زەحمەتکێشەکان و ژنانی زۆڵم لێکراوی کۆمەلگا بووە ئەمە ئەو تایبەتمەندیەسە کە پێشمەرگەی کۆمەڵە لەواقع ئەو وشە و کەلیمەی دوومە بە پێشمەرگایەتی ئەبەخشێت لەگەڵ ئەوەشە کە عەرزم کردی پێشمەرگەی کۆمەڵە و هێزی پێشمەرگەی کۆمەڵە یەکێ لە شێرگیریترین هێز بۆ خەبات لە دژی ستەمی نەتەوایەتیش بووە ئەمە بێژگە لەوانە کۆمەڵە کرێکاران و خەڵکی زەحمەتکێش وەژنا هەلە بە پەیڕەوی لەو قسەی کە عەرزم کردی یعنی ئاسۆیەک کە لە ڕاستیە کۆمەڵە بە هێز و فعالیت و هەڵسوڕانی پێشمەرگایەتی کۆمەڵی ئەبەخشێت ئەو ئاسۆیە بەم جۆرە دەتوانین تەوزیعی بدەین مانای ئەوەیە کە کۆمەڵە کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و ژنانی زۆڵم لێکراو بە هێزی بزوێنەری بزوتنەوەی شۆڕش گێڕانەیە خەڵکی کوردستان دەزانێت و هەر جۆرە ئاڵوگۆڕێکی دموکراتیک و ئازادی خوازانە لە کۆمەلگا بە پەیڕەوکردنی ئەو ئاسۆیە و بە هاتنە مەیدانی ئەو هێزە کۆمەڵایەتیانە وەگرێ دەدات کە لە ڕاستیە خۆی پێشمەرجەکانی چارەسەری دموکراتیکی مەسەلەی نەتەوایەتیە ئەمە ئەو لە ڕاستیە ئەو لە جوابی پرسیارەکەی ئێوە ئەم مەسئلە ینی کۆمەڵە وە پێشمەرگە هەردوانی ئەبێ بە یەکەوە معنی بکرینەوە بکەینەوە جارێکتر بیرینەوە بیری خۆمان وە لێرایە کە هەروەک عەرزم کردی مانای کۆمەڵە بوونەکە مانایەک و ئاسۆیەکی جیاواز و ئاسۆیەکی ڕزگاری بەخش ئەبەخشێت بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و بە فعالیت و هەڵسوڕانی هێزی پێشمەرگەی زۆر سپاس کاکەدیب ئەگەر بتانەوێت مێژووی خەباتی پێشمەرگەی کۆمەڵە پێناسە بکەن چۆن ئێوە پێناسەی دەکەن خەباتی جارێ با بەن لە گشت ئەوە بێژین خەباتی پێشمەرگانە وەلەوانە خەباتی پێشمەرگەی کۆمەڵە یەکێکە بە تایبەت ئەمە بۆ کۆمەڵە بۆ پێشی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەتوانین بڵین خەباتی پێشمەرگانە یەکێکە لە مەیدانەکانی خەباتی جەماوەری لە کوردستان ئەم خەباتە یعنی خەباتی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەگەڕێتەوە بۆ دوای هێرشی هەمەلایەنەی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان یعنی پەیدابوونی پێشمەرگەی کۆمەڵە هەر لەباری مێژوویشەوە ئەگەڕێتەوە بۆ ئەگەر پێشمەرگایەتی لە ڕابردووە
لە ڕابردوو لە سنەتی خەباتی خەڵکی کووردا بە دژی ستەمی نەتەوایەتی لەلایەن دەوڵەتهای داگیرکەر و داپڵۆسێنەر و دەوڵەتهای سەرکوتکەرەوە سنەت بووە و یەکێ مبارزەیەک بووە، بەڵام بۆ پێشمەرگەی کۆمەڵە ینی وەکو پێشمەرگەی کۆمەڵە ئەگەڕێتەوە بۆ هێرشی هەمەلایەنی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان لە 28 گەلاوێژی ساڵی 1350 تاوی. ئەم خەباتیشە بە پشتبەستن بە سنەتی جێکەوتوی خەباتی خەڵکی کوردستان لە واقع کە هەروەک عەرزم کردی ئەو سنەتە کە مقاومەت یەکێ لە ئەشکالی خەباتی خۆڕاگری و مقاومەتی خەڵکی کوردستان بەرامبەر بەستەمی نەتەوایەت و زۆم و زۆری سیاسی مزاعەفی دەوڵەتگەهای مەرکەزی و دەوڵەتهای داگیرکەرەکان بووە هاتووەتە لە بارودۆخێکا کە ڕژیمی کۆماری ئیسلامی سەرەتاییترین ماف و ئازادیەکانی خەڵکی کوردستانی بە زەبری ئاگر و ئاسن و زیندان و ئەشکەنجە و ئیعدام پێشێل دەکرد و ڕێگای لە هەر چەشنە خەباتێکی مەدەنی و هێمنانە بەست بوو و ئەم سیاسەتە هەروەک ئەزانی هەتا ئێستاش بەردەوامە مقاومەتی ڕەوا و جەماوەری بەرامبەر بەم دەستەێژیانە بۆ بەدەستهێنانی مافی پێشێلکراوی خۆیان و دیفاع لە حرمەت و کەرامەتی ئینسانی خەڵکی کوردستان حرەکەتێکە کە کەوتووەتە ڕێ و بەردەوامە و ئیدامە هەست. ئەگەر بمەوێت بە چەند خاڵ ئیشارە بکەم لێرە بە کورتی لە ڕاستیە ئەتوانین باسی ئەوە بکەین کە هەوڵ و تەلاشی بێوچانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە چەند ساڵ چەند دەیەی ڕابردووە با بڵێن هیوای بە ڕزگاری لە دڵ زەحمەتکێشان و خەڵکی ستەمدیتووی کوردستانە زیندوو ڕاگرتووە. ئەمە لە یەک لەو تایبەتمەندی گەر هێزی پێشمەرگەی کۆمەڵەسە ئەتوانین بە جورئەت ئەوە باس بکەین بە قامت بنینە سەر ئەو تایبەتمەندیە وەکو هێزی پێشمەرگە و ئەوەی کە لە پرسیارکەواتە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە درێژایی هەڵسووران و فعالیەتی خۆی هەروەکوتم لە چەندەیە ڕابردووە هەمیشە پەیامهێنەری ژیانێکی باشتر بووە بۆ خەڵکی کوردستان و ئێمە ئەزانین حەقمانە ئەگەر ئەوە بڵێن کە پێشمەرگەی کۆمەڵە لە دڵی خەڵکی شەریف و زەحمەتکێش و چەساوا جێیەک خۆی کردوێتەوە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە ئیفتخارەوە ئەتوانێ و بە شانازیەوە ئەتوانێ نیشان باکە لە توولی ژیان و لە توولی ژیان و حیاتی خۆیە لە پاڵ خەباتێکی لێبڕاوانە بە دژی کۆماری ئیسلامی لە جامعی کوردستانە هێزێکی ورەبەخش بووە لایەنگر و مدافعی ئازادیە سیاسیەکان و مافە سەرەتاییەکانی خەڵکی زەحمەتکێش بووە، داکۆکاری مافەکانی ژنان بووە و بەردەوام دیفاعی لە ماف و حەقی ژنان وەکو نیوەی کۆمەڵ کردووە. بەردەوام ئەندێشە و بیر و فکری تازە و نوێ مبەلەغی ئەوە بووە و ئەوەی هێناتە ئاراوە بۆ خەڵکی کوردستان. خەڵکی کوردستان بە پشتیوانی خۆیان لە هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە هەرسوڕان و فعالیەتەکان هێزی پێشمەرگا بەشداریان کردووە. ئەتوانم بەم خاڵانە کە زۆر گرنگن ئیزافە بکەم هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەشێکە لە تاریخی پڕ لە شانازی مقاومەتی عادڵانەی خەڵکی کوردستان. هەزاران ئینسان ماوەیەکی زۆر و یا هەر ئەندازە لە باشترین ساڵەکانی ژیانی خۆیان لە ڕیزەکانی ئەم
هێزا بەسەر بردووە و بە حەق بەڕابردووی خۆیان شانازیەکە. بەشێکی زۆر لە ئینسانگەل کۆمۆنیست و دیمەنی ناسراوی محبوب و ناسراو و خۆشەویستی خەڵکی کوردستان کە ئارەزووی ڕزگاری خەڵکی زەحمەتکێش و چەساوە لە دڵیانە بووە و ئەوە هاندەریان بووە لە ڕیزەکانی ئەم هێزی پێشمەرگەی کۆمەڵی گیانیان بەخت کردووە. ئەمانە ئەو خاڵانەیە کە تایبەتمەندی دەدا بە هێزی پێشمەرگەی کۆمەڵ. زۆر سپاس کاک ئەدیب. ئەگەر بتانەوێت تایبەتمەندی و جیاوازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەگەڵ باقی هێزەکانی چەکداری دیکە لە کوردستان باس بکەن لە بزوتنەوەی کوردستانە، ئێوە چۆن باسی دەکەن لەو بابەتەوە؟ من ئەتوانم ئەگەر لە یەک کەلیمە ئشارە بکەم بە دواتر بتوانم کەمێ زیاتر تەوزیحی بدەم. پێشمەرگەی کۆمەڵە لە پێشا بەدەست مسلح نییە، لە پێشا بە فکر و بیر و باوەڕ و بە ئارمانی ڕزگاری بەخشی بەشەریەت کۆمەلگا نەمانی ستەم بەوە خۆی مسلحەکە. و ئەگەر ئەمە خۆی لەواقع وتەیەکی کورتە بەڵام بە بڕوای من پڕمانایە. بۆ هێزی پێشمەرگە ئەمە بە بڕوای من ئەمەل ئەکات و بە درێژایی چەندەیەی ڕابردوو خسڵەت نمای هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەمە بووە. و بە بڕوای من ئەمە ئەروەک عەرزم کردی ئەگەر بە وتە کورتە بەڵام پڕمانایە. ئاسۆی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بۆ ڕزگاری خەڵکی کرێکار و زەحمەتکێش برێتیە لە شۆڕشی کۆمەڵایەتی. بە چ مانە؟ شۆڕشێک کە بە هێزی جەماوەری کرێکار و زەحمەتکێش دەکەوێتە ڕێ، یعنی بڕوا بە هێزی خەڵک، بڕوا بە هێزی جەماوەر بۆ ئاڵوگۆڕ، بۆ ئەو ئاڵوگۆڕە کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەواقع هاندەری هێزی پێشمەرگەی کۆمەڵە. باوەڕ بە دەسەڵاتی خەڵک نەک بە دەسەڵاتی هیچ هێزێکی مسلح و یا هیچ حزبێک. ئەمە لە بنامە فکریەکان و ئەتوانم بڵێم هێزی پێشمەرگەی بەمە خۆی ڕادێنێ. هەر لە ڕۆژەکانی سەرەتاوە، هەر لە سەرەتای ئەو ڕۆژەوە کە ئامادەیی بۆ ئەوە پەیدا بکات چەکی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەدەستەوە بگرێت، لە پێشە بەم بیر و بڕوایە ئاشنا دەبێت بەوەی کە خەڵک بزوێنەری شۆڕشی کۆمەڵایەتیە، بڕوا بە خەڵک لە دڵیا کە وجودی هەیە و ئەوی هێناوت. لە ڕاستیە ئەتوانم بڵێم بڕوا بە هێزی خەڵک هاندەریە لە سەرەتاوە کە ئەو ئەهێنێتە هێزی ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ئاسۆیەک کە ئاسۆی سۆسیالیستی و بڕوا بە ئاسۆی سۆسیالیستی کۆمەڵەیە کە ئەو لە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە جێگیر دەکات و بەرەوپێشی دەبات. ئەمە ئەو جیاوازیانەیە بە بڕوای من کە هەر کامی خۆ قسەی زۆر هەڵدەگرێت و هەروەک باسم کرد ممکنە لەم مەجالە زۆر نەتوانین تۆزیعی بدەین، بەڵام هەر لێرە باوە بڵێم ئەو شۆڕشەی کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەوڵی بۆ ئەدات تەقویەتی بکات و بیخاتە ڕێ و لە جهەتی ئەوە هەنگاو هەڵدەگرێت و لە هەماهەنگی لە تەک ئەوە فعالیەتی خۆی بەرەو پێش دەبات. شۆڕشێک نییە بۆ گواستنەوەی دەسەڵات لە کەمایەتیەکەوە بۆ کەمایەتیەکی تر، بەڵکو پێکهێنانی ئاڵوگۆڕێکی بنەڕەتیە لە ژیانی هەموو کۆمەلگای
کوردستانە و طبعاً هەر وەک وتم چونکە ئاسۆی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئاسەیەکی بەرتەسکیش نییە ئەگەر لە ئێرانایە و خەبات بۆ مبارزە خەبات و مبارزاکە بۆ ڕزگاری خەڵکی کورد لە سەمی نەتەوایەتی و نەتەنیا بەڵکو خەباتەکە بۆ باشترکردنی ژیانی خەڵک هاوکات کەوابێ ئەو ئاڵوگۆڕە بنەڕەتیە خۆی لە ڕاستای پێکهێنانی ئەو ئاڵوگۆڕە بنەڕەتیە کە بە دەستی توانا و بە دەستی جەماوەری خەڵک بە دەستی کرێکاران و زەحمەتکێشان ژنانی ستەمدیتوو لاوانی شۆڕشگێر خوێندکاران و هەموو چین و توێژە بندەستەکانی جامعە بەوانە ئەو ئاڵوگۆڕە پێک دێت هەوڵ و تەلاش و فعالیەت و هەڵسوڕانی خۆی لەو جهەتا ئەباتە هاوڕێدی بۆکو دوایین پرسیار ئەمڕۆکە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و خەباتی چەکداری لە بزوتنەوەی خەڵکی کوردستانە چەند دەور و نەخشێکی هەیە و دەبێت چ بکەن دەور و نەخشی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و خەباتی چەکداری لە ڕاستیە ئەتوانین بۆ هەر دەورەیەک ڕەنگە وەکو هێزێک کە ئەرزم کردی هێزێکە کە بە ساهمی خۆی هاوسەنگی هێز تێئەکۆشێ بۆ ئەوەی کە هاوسەنگی هێز بە قازانجی بەرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ڕەوتی بەرەو پێشچوونی و خەباتێکی جەماوەریە بگۆڕێ و هەلومەرجی شۆرش و ڕاپەڕینی گەورەی جەماوەری نزیک بکاتەوە ئەمە ئەتوانین بڵێن کە ئەمە تاوجێگە بە هێزی پێشمەرگەی کۆمەڵاگەڕێتەوە ئەمە دەور و نەخشیەتی ئەمە وەزیفەیەتی لە ڕوانگەی ئەو ڕێبازەوە کە کۆمەڵە دیاری کردووە و کۆمەڵە هەیەتی بەڵام هەر لێرە ئەوە بڵێم ئێمە ئەلعان ئەگەر ڕێک بە پرسیارەکەی ئێوە بگەڕێنەوە بۆ پرسیارەکەی ئەخیری ئێوە ئێمە ئەلعان لە حاڵی حەزرا ئەبینین ینی خەباتێکی جەماوەری بە پانای ئێران بە وەسعەتی ئێران هەروەک لە کورد هەروە بە لە کوردستانیشە وجودی هەیە و بوونی هەیە ئەمە شەرایەتێک و هەلومەرجێکی سیاسی کۆمەڵایەتی تایبەتی و هێناوەتە ئاراوە و هەر بەو بۆنەوە وەزایفی پێشمەرگە و هێزی پێشمەرگەی کۆمەڵەش بەپێ ئەو ڕوانگە و بەپێ ئەو ڕێبازە کە کۆمەڵە هەیەتی بەرامبەر بە شۆڕشی سەراسەری لە ئێرانە خزمەت بێ ئەشێ بە ئەو هەلومەرجە کە ئێستا لە کۆمەلگای ئێرانە هەلە ئارا یعنی وەزیفەکەی هەر ئەوەیە جا ئەبینین لە دەورەگەل جۆرا و جۆرە فرازونشێوی بووە ئەگەر ئیستا ئێمە ئەبینین کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و خەباتی چەکداری بە شێوەی چەکدارانە بە دژی جمهوری ئیسلامی بەڕێوەناچێ لە حاڵی حەزرا دەلایلی تایبەتی خۆی هەیە دەلایلی یەکێکی ئەو هەلومەرجە سیاسیە ڕوو بە تەحەولەیە لە ئێرانە کە هەمومان لێ ئاگادارین هاتنە مەیدانی جەماوەری بەرینی خەڵک لە هەموو چین و توێژەکانی بندەستی جامعە لە کرێکاران زەحمەتکێشان خوێندکاران مامۆستایان و ژنانی ستەمدیتوو ئێمە ئەمە بە هەروەک ئەژم کردی بە پانایی ئێران و بە کوردستانی شێوەبی
حەقخوازی خەباتێکی هەمەلایەنەی مەدەنی کە ئەڕوا بەرەو ئەوە متحد بێت یەکگرتوو بێتەوە و هەنگاوگەل گەورەتر لەوە هەڵگرێت و مافەکانی خۆی بستێنێت و تەشەکل و ڕێکخراو بێت بەرامبەر بە زۆڵم و زۆرداری و ڕژیمی کۆماری ئیسلامی ئەمە سیمای ئێستای جامعە ئێران و کوردستان نیشاندات و هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەمان وەزیفەی هەیە کە ئەرزم کردی یعنی تەقویەتی ئەم حرەکەتە بەڵام زەرفیەتەکانی خۆی ڕادەگرێت زەرفیەتی هێزی چەکدار کە حەقی بێ ئەملا ئەولای ڕەوای خەڵکی کوردستانیشە وەکو یەکێک لە ئەشکالی مبارزە و مقاومەت بە دژی داگیرکاری و سەرکوت و جەنایاتی کۆماری ئیسلامی ئەمە حەقێکی بێ ئەملا ئەولای خەڵکی کوردستانەوە هەتا بە ئەمڕۆ وجودی هەیە و بوونی هەیە و بەردەوامیش ئەمێنێت ئەوەندەی بێگومان بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە بگەڕێتەوە وەکو شێرگیرترین هێزی ماندوونەناسی ڕێگای مقاومەت و بەرخۆدانی خەڵکی کورد بەرامبەر بەستەمی نەتەوایەتیش وە سەرکوتکەری جمهوری ئیسلامی بەڵام هەروەکە ئەرزم کردی ئەو هەلومەرجە وامان لێ ئەکات کە ئەم هێزە لە حاڵی حازرا ئێمە هەر ئەو زەرفیەتەش ئەو تەقویەت بکەین لە ڕاستیە هەر بەو بۆنەشەوە بۆ تەقویەتی بکۆشین و ڕای بگرین تەیار و ئامادە و پەرەی پێ بدەین و پەرەی پێ بدرێ لەلایەن لاوانی شۆڕژدێر و کچ و کوڕەوە لە کوردستان و ئەو زەرفیەتە ڕابگرین بۆ لە خزمەت ئەو خەباتە جەماوەریە لە هەمان حاڵە پێویستە ئەوەش بڵێم هەتا ڕەچاوکردنی وەزعیەتێک کە ئێمە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و هێزی چەکداری کۆمەڵە لە کوردستانی عێراقا جێگیرە بە ڕەچاوکردنی وەزعیەتێکیش کە لە پایگاکان لە شوێنەکانی خۆ نیشتەجێبوونی یا بەرامبەر بە خەڵکی کوردستانی عێراق هەیەتی و ئەوەش هەر وای کردووە کە ئێمە ئەو زەرفیەتانە ڕابگرین و لە حاڵی حازرە ئەبینین کە ئەولەویەتی هێزی پێشمەرگەیش کۆمەڵەش هەر ئەو ڕاگرتنی ئەو زەرفیەتە و تەقویەتیەتی هەتا زەمانێکە خەڵکی کوردستان وەکو ساڵانی دوای شۆرشی ئێران و ساڵانی چەند ساڵ دوای ئەوە دیتمان کە خەڵکی کوردستان پشتیوانیەکی گەرموگوڕی بوو بەشداری گەرموگوڕی کرد هەتا بە ئەمڕۆش هەڵبەتە بەڵام ئەمڕۆ ئەولەویەتی مبارزەی جەماوەری لە ڕاستیە وامان لێ ئەکات کە هێزی پێشمەرگەی کۆمەڵەش هەڵسوڕانی خۆی و فعالیەتی خۆی لە ڕاستای ئەوە و لە ڕاستای تەقویەتی ئەو خەباتە بخاتەکە. بەڵێ هاوڕێ ئەدیب من پرسیارێکم نەماوە و شتێک نەماوە باسی کەم ئەگەر خۆتان وتەیەک هەیە وەکو ئیزافەیکەن بە وتەکانتان ئەگەر باستان نەکردوە لێرەوە توانن باسیکەن فەرموون. لە ڕاستیە ئەژێکی ترم نەماوە زۆر سپاسان دەکەم بۆ ئەم دەرفەتە ئەم فرسەتە کە بە منتاندا و من لە خزمەتی ئێوە بووم و هیوادارم توانی بێتم منزوری جوابم بە پرسیارەکانی ئێوە دابێتەوە و منزوری خۆمم گەیان بێت. سپاسان دەکەم. زۆر سپاسان دەکەم کاکەدی بۆ بەشداریتان. منیش سپاسی ئێوە ئاکەم. جارێکی تر سپاسی هاوڕێ ئەدیبی وەتەندوز ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵاکەین کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەمان میوان بوون.
بەڵێ ئازیزان و خۆشەویستانی بینەری بەرنمەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەو جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی ئاسۆی بەرابەری کە بە بۆنەی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بوو بەو هیوایەکە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ تا بەرنمێکی دیکە و هەفتێکی دیکە ماڵاوە.